بەداخەوە لە هەموو دنیای ئێستاکە ڕێژەی ئۆتیزم زۆر زیادی کردووە. لە کاتێکە لە ساڵانی هەفتاکان و هەشتاکانی سەدەی ڕابردوو لە 10,000 لە 15,000 لە 5,000 مناڵی ئۆتیزم بوو. ئێستا لە 100 مناڵی ئۆتیزمە. ئەمە هەموو دنیای گرتوۆتەوە، تەنها وڵاتێک نییە. و ئەوەشی گرنگە لە ئۆتیزمە پەیوەندی بە چینی کۆمەڵایەتیەوە نییە، پەیوەندی بە خوێنەوەر و نەخوێنەوەرەوە نیە، پەیوەندی بە مسلمان و غێر مسلمانەوە نییە. بۆیە هەموو کۆمەلگاکان ئەگرێتەوە. ئامارەکان زۆر زیادیان کردو بەداخەوە، بەڵام تا ئێستاکە ئامارێکی ورد نییە، بە تایبەتی لە کوردستانە. لە کوردستانیشان ڕێژەکان زۆرن. تەسەورەکەم ینی سەوی هەندێک ئاماڵن 30,000، بەڵام دڵنیام لە 5,000 مناڵ زیاترمان هەیە لە کوردستانە. بەڵامی تر هەیە هەندێکی دەستنیشانکردنێکی هەڵی کراوە یاخود دەستنیشانکردنەکان ورد نەبووە. ئیگینا ئامارەکان نادێرن، بەڵام دڵنیام لەوەی کە ئامارەکان کەم نین. خۆی یەکێک لەو کێشە گەورانە بەڕاستی خێزانە. خێزان بەهۆی ئەوەی کە ئۆتیزم ناوێکی قورسە و ئاڵۆزترین حاڵەتەکانی خاوەن پێداویستی تایبەتە و قورسترینە بەڕاستی. بۆیە خێزان زۆر لەو ناوە ترساوە. هەرتێکە هەندێک کات کە پیانەوتێکە مناڵەکەتان ئۆتیزمە بەڵێ تووشی کۆمەڵی قۆناغ هەیە کە پیاتی ئەپەڕن کە کۆمەڵی قۆناغی دەرونیە، تووشی سەدمە بن، تووشی کۆمەڵێک حاڵەتە بن کە کاریگەریەکی خراپیە بێ لەسەر خێزان. بۆیە هەتاوەکو زوو ئەو قۆناغانە تێپەڕێن و هەتاوەکو زوو دەستکەن بە بەرنامە و پرۆگرام بێگومان باشترە بێت. بۆیە زۆرجار لە کوردستانە ئەو کێشەیەمان هەیە، نەک لە کوردستانە، لە زۆربەی وڵاتانە ئەو گرفتە هەیە. وەکوتم لەبەرەوەی کە ئۆتیزم حاڵەتێکی قورسە و ئاڵۆزە و کاریگەریکی زۆر قورسی هەیە لەسەر خێزان. بۆیە خێزان کە تووشی شۆک ئەبێت تا ماوەیەکی زۆر دان بە حاڵەتەکە نهێنێ، تا ماوەیەکی زۆر ئەوێ قەناعەت بەخۆی بکە کە مناڵەکەی وانە ڕەنگە گرفتێکی کەمی هەبێ و باش ببێت. گرفتێکی گەورەتر ئەوەیە کە مناڵانی دوای 12 ساڵ شوێنێکی تایبەتمان بۆیان نیە. سەنتەرەکان تا 12 ساڵ لە خواگرێ، پێویستەکە سنتەرێک هەبێت کە ئەم تەمەنش لە خۆی بگرێ و ڕاهێنانەکان بەردەوام بن. و ئەوەشی کە وەزارەتی کار داینەوە وەکو ڕێنماییەک کە سەرپەرشتی سنتەرە ناحکومیەکانەکە بە هەردوو لاوە بە سەرتەری حکومی و ناحکومی خزمەتێک کراوە بە مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بە گشتی و ئۆتیزمیش بە تایبەتی، بەڵام لە چاو ژمارەکان نیە، بۆیە پێویستەکە کاری زیاتر بکرێت. یەکی لە گرفتەکانی ئەم مناڵانە یاخود ئەو خێزانانە ئەوەیە کە کۆمەلگا قوبولی ناکات، یاخود کە کۆمەلگا ناتوانێت مامەڵەیان لەگەڵا بکات، کە کۆمەلگا بەداخەوە بە چاوێکی سەیرەوە سەیری خێزان و مناڵانەکە. زۆربەی خێزانەکان دابڕاون لە کۆمەلگا و لە بۆنە کۆمەڵایەتەکان، بەڵام لەگەڵەوەیشە زۆر جار ئێمە ئەڵێین تا ڕادەیەک گۆڕانکاری هەیە. ئەوەی کە ئێمە لە سنتەرەکانی ئۆتیزم لە وەزارەتی کار لە ساڵی 2009 هەیە، ینی 2009 بۆ ئێستا جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ئەو دوو کاتە. کۆمەلگا تا ڕادەیەک گۆڕاوە، تا ڕادەیەک تێگەشتنیەکی هەیە بۆ ئۆتیزم و خێزانەکان، بەڵام هێشتا ماوەمانە زیاتر بێکاری لەسەر بکرێت.